گفتوگوی زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز عەباس ئەکرەم گوتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. کاک عەباس فەرموو. زۆر بەخێر بیت. کاک عەباس ئەم ساڵ ئەو ژمارە قوتابیەک کە وەرگیراون بۆ خوێندنی باڵا لەسەر چ بنەمایەک ڕەچاوی چیتان کردو بۆ دابەشکردنیان بەسەر بەشەکاندا؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە. وەک خۆت ئاماژەت پێکرد وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەگەڵ تەواوبوونی تاقیکردنەوەکانی خۆناغی 12 ئامادەیی دەستی کرد بە ئامادەکاریەکانی بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێی خوێندن بە تایبەتی ساڵی 2024-2025 بەو پێی ئەم ساڵ ژمارەی ئەوانەی کە بەشداریان تاقیکردنەوەکانی خۆناغی 12 کرد زۆر زیاتر بوو بۆ دواتریش کە ئەنجامەکان ڕاگەاندرا بە براورد بە ساڵی ڕابردوو نزیکەی 8000 خوێندکار و قوتابی زیاتر بوو بە بەراورد بە 2 ساڵی ڕابردوو 19000 دەرچووی پۆلی 12 ئامادەیمان زیاتر بوو. بۆی وەزارەتی خوێندنی باڵا بە هەموو توانەکانی خۆی استراتیژ و پلانەکانی خۆی داچەوە بۆ ئەوی بتوانێت کە ئێمە هاوشانی چەند ساڵی ڕابردوو بتوانین زۆرترین دەرفەتی خوێندنی گشتی واتە بە خۆڕایی بۆ کوڕان و کچانی خۆمان بڕەخسین. لەو چوارچەوەیەدا سپاس بۆ زانکۆکان، سپاس بۆ سەرۆکی زانکۆکان، بۆ ستافی زانکۆکان و بۆ تۆماری زانکۆکان دوای چەندین کۆبوونەوە و لیژنەی باڵای وەرگرتن و ئەنجومەنی وەزارەت بڕیار درا وەزارەتی خوێندنی باڵا لەسەر پێشنیازی وەزیری خوێندنی باڵا کە ئەو پەڕی توانەکانی خۆی بەکاربێنێ بۆ ئەوەی ئەم ساڵیش زۆرترین دەرفەتی خوێندن بۆ کوڕان و کچانی خۆمان بڕەخسێنین. کورسی بەتاڵیشتان زۆرە. بەڵێ بێگومان هەدەفەکە ئامانجەکەی ئێمە ئەوە بوو کە بتوانین ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستان لە زانکۆکانی خۆمان لە هەرێمی کوردستان بە توانای خۆمان بە مامۆستایان و فەرمانبەران و بە ستافی خۆمان بتوانین دەرفەتی خوێندن بۆ ئەو کوڕ و کچانە بڕەخسێنین کە دەردەچن و قۆناغی 12 تەواو دەکەن و هەلی خوێندنیان بۆ بڕەخسێنین. لەو چوارچێوەیەدا لە سەرەتا هۆڕامانگەان هیچ کەسێک ئێمە بێئومێد ناکەین، بەڵام ئەوەی کە گرینگە ئەوەیە هەر کەسێک کە نمرەیەکی بەدەستێنەوە ئەم نمرەیە دەبێتە بنەمای پێشکەشکردنی وەرگرتنی لە کۆلێژێک یا خۆ لە زانکۆیەک و هەروە ئەو حەزێک کە ئەو هەیەی ئەو خولیایە کە ئەو هەیەی دەبێتە بنەمایەکی سەرەکی بۆ ئەوەی کە بتوانێت پسپۆرەکەی خۆی کە بەدەستی دێنێ ڕنگ بداتەوە لە توانەکانی خۆیدا. لەو چوارچێوەیەدا وەزارەتی خوێندنی باڵا ئەو پەڕی توانەکانی خۆی بەکارهێنا وەک ئاماژەتان بۆ کرد پلانێکی زۆر گەورەمان ئامادە کرد بۆی بتوانین دەرفەتی خوێندن بۆ هەمان بڕەخسێنین. خۆشبەختانە ئێمە 53079 دەرچووی 12 ئامادەیمان لە زانکۆ پەیمانکان لە هەرێمی کوردستان وەرگرت کە 45500 زیاتریان دەرچوانی تەنها ئەم ساڵ بوون بێجگە دەرچوانی ساڵەکانی تر. خۆشبەختانە لە پاڵ وەرگرتنی ئەو ژمارەی زۆرشدا ئێمە نزیکەی 13299 کورسیشمان بە بەتاڵی ماوەتەوە. زۆر باشە. دواتر باسی ئەوەش دەکەین کاک عەباس. ئێستا پێم بڵێ کە کۆنمرەی ئەم ساڵ ینی چەند بوو بۆ وەرگرتنیان لە بەشەکان لە چاو ساڵانی ڕابردوو ئایا ئەم ساڵ پێویستیان بە کۆنمرەی بەرز بوو قوتابیان یاخودنا؟ خۆی ئێمە هەموو شتێک هەموو بابڵێن بابەتێکی هەموو ساڵ باسی دەکەین بە تایبەتی لە کاتی پێشکەشکردن بۆ زانکۆڵاین و ئەم بابەتانە هیچ ساڵێک کۆنمرەی هیچ ساڵێک نابێتە بنەما بۆ ساڵی دواتر و هی ساڵانی پێشوش نابێتە بنەما بۆ ساڵەکانی کە تێدایە. بۆیە ساڵانە کۆنمرەکان دەگۆڕن. هەر کاتێک کۆنمرەی بەرز بەدەست بێت ئەوە دەتوانم بڵێم بەشەکان کۆنمریان بەرز دەبێتەوە. ئەم ساڵ کۆنمرەی چەند لە کۆلێژی پزیشکی وەرنەگیرا؟ بەڵێ ئەم ساڵەکە بۆ نمونە ئەگەر سیر بکەین کۆنمرەکان زۆر بەرز بوون، کۆنمرەی زۆر بەرز هات بە تایبەتی تاقیکردنەوەکانی خولی دووەمی خۆناغی 12 ئامادەی وای کرد کە زیاتر کۆنمرەکان بەرز ببنەوە. بۆ نمونە ئەگەر بەراوردی کۆلێژی پزیشکی گشتی بکەین لە هەولێر پارساڵ لەگەر ئەم ساڵەکەم فەرقیان زۆرە. ئێمە پارساڵ ئەگەر حساب بکەین نزیکەی 1 دەرەجەی کۆنمرە فەرقی هەیە لەبەر ئەوەی کۆنمرەی زۆر بەدەست هاتووە. تەنانەت لە هەندێک کۆلێژ لە هەندێک بەش ئێمە حاڵەتەکە گەیشتە ئەوەی کە دروست و فازڵە بەکاربهێنرێتن چونکە کۆنمرە وەکویەکەکان زۆر بوونە ناچار وانەی هاوپەیوەند وەرگیراوە بۆنە بۆ کۆلێژی پزیشکی ئێمە فیزیا و کیمیا و ئەحیا دەکەینە بنەما ئەگەر بێت و 296 بەسەرەوە بێنێتن اینجا 98 توانیوەتی لە کۆلێژی پزیشکی لە هەولێر وەربگیرێتن. بەڵێ بۆ چونکە کۆنمرەی هاوشێوە زۆر بوو، کۆنمرەی بەرز زۆر بوو. بەڵام لەگەڵ ئەوەشدا وەزارەتی خوێندنی باڵا بە تایبەتی وەزیری خوێندنی باڵا لەسەر ناوەڕۆکی پرۆسەکە ئاگادار بوو نەیهێژ ئێمە قوتابیان و خوێندکارانی خۆمان بێئومێد بکەین. نەمان هێش کە دەرچوانی 12 ئامادەی بێئەمەل بن بەم کۆنمرە بەرزانەوە نەتوانن شوێنی باشەوریان بگرێت. پلانمان زۆر زیاد کرد بۆ ئەم بابەتە بیست ئاماژە بۆ بکەم لە هەموو بەشەکان پلان زیاد کراوە بۆی بتانین کورسی زیاتر بڕەخسێنین بۆی کۆنمرەکان تۆزێک دابەزێت. باشە. لە چەند ساڵی ڕابردوودا ینی هەندێک لە کۆنمرەکان وەرنەئەگیران لە زانکۆ پەیمانگاکان هیچ دەرفەتی خوێندنیان نەبوو. ئەم ساڵ کەمترین کۆنمرە کە وەرگیراوە چەندە؟ بەڵێ من دەتوانم بڵێم هەر خۆمان ینی ڕۆژانە دەبیستین و ئەمڕۆ کە بە تایبەتی بیستمان ینی زۆرێک لە پێشەشکارانمان هەبووە بە کۆنمرەی بۆ ساڵانی پێشوو کە وەرنەدەگیران لە کۆنمرەی 55 56 57 بەڵام توانیوان ئەم ساڵە بسە ناو پێش بڕچێ بسە ناو منافەسەی وەرگرتنەوە. وەک من ئاماژەم بۆ کرد یەک خاڵ زۆر گرینگە هەر خوێندکار و قوتابیە کە داواکاری پێشکەش دەکات گرینگە کۆنمرەکەی خۆی لە بەرچاو بێت. چۆن کۆنمرە بنەمای سەرەکی پێش بڕچەیە دواتر حەزەکانی خۆی بۆ نمونە کۆنمرەی 60
بە هیچ شوێک ناتوانێت لە کۆلیژی قانون وەربگیرێت یان ناتوانێت لە کۆلیژی بۆ نمونە ئەندازیاری وەربگیرێت دەبێت کۆنمرەکان لە بەرچاو بێتن بەڵام خۆشبەختانە ئەم ساڵەکە دەتوانێت بڵێم کۆنمرەکان توانراوە بۆ نمونە کۆنمرەی کەمە لە کۆلیژێکی بۆ نمونە لە مستەوای کە نزمترە بۆ لەوەی وەرگیراوە یان لە پەیمانگایەک وەرگیراوە یان لە بەشێک وەرگیراوە کە ڕەنگە لە دەرەوەی شارەکان بێ بەڵام گرنگ ئەوەیە ئێمە توانیمان زۆرترین دەرفەت بڕەخسێنین و 1996 زیاتر لە 1996 دەرچوان وەربگرین لە زانکۆ پەیمانکان لە هەرێمی کوردستان باسی ئەو لە 1940 بکەین 1700 قوتابی وای دانێ من یەکێکم لەو قوتابیانە ناوم نەگەڕاوەتەوە ئێستا پێویستە چی بکەم یان وەزارەتی خوێندنی باڵا چیم بۆکە بەڵێ سەرەتا من پێش ئەوی بێمە سەر 1940 دەمەوێت 1996 باخی پێ بدەم چونکە 1996 زۆر زیاتر 1996 دەرچوان بتوانی وەربگری بەڕاستی کەم نییە جهودێکی زۆری بۆ کراوە هەڵی زۆری بۆ دراوە شەونخونی زۆر بۆ کراوە بۆ ئەوی زانکۆکان توانای بەشەکان کۆلێژەکان وا لێ بکەین کە بتوانن دەرچوانی خۆمان لە زانکۆکان وەربگرین بۆ ئەم 1940 کە ماوەتەوە کە ژمارەیان نزیکەی 1700 دەرچووە ئەمانە خەلەلەکە ڕەبتی بە وەزارەتی خوێندنی باڵاوە نییە بەڵکو ئەمانەش وەردەگیران بەڵام چەند هەڵەیەکەیە من سەلێرە بەشێکی باز دەکەم بەشێکیان هەڵەی تەکنیکیان هەبووە بەشێکیان بۆ نمونە سیستەمی زانکۆڵانیان پڕ کردوتەوە بەڵام سێندیان نەکردووە ئەوە لای ئێمەوە هەژمار دەکرێت کە ئەمە داواکاری پێشکەش نەکردووە بەشێک هەیە بۆ نمونە کۆنمرەیەکی کەمی هەیە بەڵام ئەو بەشانەی کە داوای کردووە هەمووی کۆنمرەی بەرزە ئێمە لە هیچ شوێنێک ناویمان نەگەڕاندەوە چکە ئێمە نامانەیە کەسێک لە شوێنێک دابنین کە لەگەڵ کۆنمرەکەی خۆی نەگونجێتن بەشێکیش هەیە بەڕاستی ئێمە لە سەرەتای ڕاگەانی زانکۆڵانیش هەموو ساڵ باسی دەکەین ئەوەیە کە دەرچوانی ئێمە قۆناغی 12 پەنا دەبن بۆ سنتەرە بازرگانیەکان بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین ئەمان زۆر هەڵە دەکەن بەڕاستی ئەم سنتەرانە ئامانجیان دەستخستنی بڕێک پارەیە بۆی فۆرمەکەت بۆ پڕکاتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا دواتر دەکەوێت هەڵەیەکی زۆر دەکەن لە کاتی پڕکردنەوە نەتیجەکەی ئەوە دەبێتن کە بەشێک ناوی نەگەڕێتەوە بەڵام لەگەڵ ئەمەشدا وەکو وەزارەتی خوێندنی باڵا 13000 و نزیکەی 300 کورسیان بەتاڵ ماوەتەوە دەرفەتیان دەدەینەوە جارێکتر دەتوانن لە ڕێگەی سیستەمی تانە و سکاڵا لە ناو سیستەمی زانکۆڵین بە ئۆنلاین بەڵام ڕێنماییان دەکەی کام جارە لە هیچ سنتەرێکی بازرگانی ئێمە لێرەش و لە چەند شوێنی تریش باسمان کردو بەڕاستی ڕێنمایی ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا ئەوە بووە بە هیچ شێوێک دەرچوانی 12 ئامادەیی خۆیان نزیک نەکەن لەم سنتەرە بازرگانیان چونکە ئەمانە تەنها ئامانجیان و دەستکەوتنی بڕێک مادەیە ئەمانە ناتوانن هیچ کەسێک ناتوانێت گزارش لە ناخی من بکات لە جیاتی من بۆ هەمومان ڕاستە پێویستە قوتابی خوێندکاری 12 ئامادەی پشت بە خۆی بەستێ کاتێک پۆلی 12 تەواو دەکات توانایەکی باشی هەیە خۆی بزانێت چی پێویستە و ئەگەر پێویستی بە هاوکاری هەبێ ئێمە زانکۆکانمان لە خزمەتیان دابووین سنتەری ڕاوێژکاریمان هەبوو لە سەرجەم زانکۆکان دەتوان ڕاوێژیان پێ بکەن و ئەگەر پێویستیان بە مستەلزەماتی پڕکردنەوەی فۆرمەکە هەوایە ئێمە هاوکاریمان دەکردن بۆمان پڕ دەکردنەوە بەڵام سنتەری بازرگانی تەنها ئامانجەکەی بڕێک مادەی و پارەیە بۆ ئەوی بتوانێت دەست بخات و ئیشەکانی بکات. باشە کاکا باس یەک بۆم هەیە پرسیاری دیکە بکەم چونکە کاتم زۆر کەماوە بە دەرفەتی دەزانم لەسەر ئەو کەیسەی زانکۆی ڕاپەڕین پرسیارت لێ بکەم ئێوە وەکو وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هیچ بەدواداچوونێکتان بۆ کەیسە کردووە؟ بڵێ سەرەتا دەمێت ئەماژەوە کە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی جێگەی شانازیە کە توانرا ئەم ژمارە زۆری وانە بێژانی زانکۆکان کە ساڵانێک بۆ خزمەتیان دەکرد و بەشێکیان دابڕاون بەشێکیان ناو سەمەکە مابوون توانرا دامەزرێن و لە حکوومەتی هەرێمی کوردستان و بکرێن بەگرێ بەستیان بۆ بکرێن لەو چوارچێدا دوای ئەوەی کە فەرمانەکە گەڕاوە ڕێکارە کارجێڕی و ئیدارەکان کەوتە بواری جێبەجێکردنەوە لە پاڵ ئەوەشدا ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا لەبارەی ئەم کەیسی ڕاپەڕین و کەیسی کۆی زانکۆکانی تریش درکمان بەوە کرد کە پێویستمان بەوەیە لیژنەیەک پێک بهێندرێ بچێت کەیسەکان پێداچن بۆ لیژنەمان پێکێناوە بەڵ لیژنەکەمان پێکێناوە لیژنەکە ئامادەیە لیژنەکە چۆتە زاخۆ دهۆکی تەواو کردووە لە ڕۆژانی داهاتوو دەسێ بۆ ڕاپەڕین و کۆیە و سلێمانی و هەموو شارەکانی تر بۆ ئەوەی لە هەر شوێنێک ئەگەر سکاڵایەک شەکوایەک هەبێ لەسەر کەیسێکی هاوشەوە یان کەسێکی نامستەحق بێگومان ئەم لیژنەیە کاری خۆی دەکاتن بۆ ئەوی بتوانێت هەموو ئەو کەیسانە پاک بکاتەوە بە شێوەیەک بێ دادپەروەری و شەفافیەت و هەلی یەکسان بۆ هەمان بڕەخسێنێت. بەڕێز عەباس ئەکرەم گوتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی زۆر بەخێر بێت دەستخۆش.